لە ڕانی یەکشەممەی خۆڕاگری بەڕێوەچوو لە قەڵاتزێش کاسبکاران بەداخستنی دوکانەکانیان پشتیوانیان لە موچەخۆران کرد. هەمووان لێرەن و پڕ بە گەرویان هاوار دەکەن و لە ستەمەکانی دەسەڵات بێزارن. دەم پێپارە چی بە ژیانی دابیکەم شیرەکە بێ ناقدرێ شیر بەوەدەی دەخری ناقدرێ هەرچی هەیە لە ماڵەوە دانیشتووە ئەمڕۆ بێتە سەر شەقام لە شار و شارۆچکەکان ناڕزاتی خۆی دەبڕێ دانیشتن لە ماڵەوە بێ هەڵوێستی نیشانەی بە ئیرادەی تاکە بەدەمانێ مافەکانمان بدرێتەوە و داوایان لێ ناکەین بەڵکو دەبێ مافەکانمانی پێمان بدەنەوە واجبە لەسەر شانیان لەبەرەوەی ئێمە ماندوو دەبین هەر تاکێکی ئەو کوردستانە حەقی خوراوە و مافی خوراوە نییە من کە فەرمانبەرێکی حەقیقی و ڕاستەقینەم داوامی خۆم دەکەم دوو لە سەرسەی موچەکەی من بدرێ بە کەسانی تر تاوەکو خەڵکانی تری پێ بە کۆیلە بکرێ بە حیزبی بکە لە 91ەوە مانگی سێ ڕاپەڕین کرا بۆ مانگی دەی 91 دانگی دەی 91 دەستیان کرد بە تاڵانی و بە نەهامەتی بەسەر ئەو میلەتەدا لە 91 پێیان گوتین ئەوانە شایەنی حکومڕانی نین ئەوانە شایەنی ئەوەی نین حکومڕانی ئەو میلەت و گەلایان بدەرە دەست بەڵام بەداخەوە بەخۆشمەوە میلەتی نەفام ئەو کاتی تێنەگەی ئەو وڵاتە جوانە و میلەتە باشە مەعتەسمی لە ئەو دزانە کرد. بەکارهێنانی دەستەواژەی چەقۆ و دەمانچەکەی سەرۆکی حکوومەت و هەڕەشە و فشارەکانی قوبات تاڵەبانی جێگیری بۆ شکاندنی بایکۆت خۆ پیشاندەرانی تووڕەتر کردووە و ڕۆژ بە ڕۆژ گەرمتر لە جاران دێنەوە شەقام. دڵنیا بن لەوەی کە بڕیارەکانی قوبات تاڵبانی کە ئێستا لە سلێمانی شەو ڕۆژی خستۆ سەرێک بۆ کۆتاییانە بەخۆ بیشترە تەئسیرمان تێناکە. ئێمە دەمینینەوە بە پشتیوانی ئەو جەماوەرە بەڕێزە بۆ جێبەجێکردنی داواکاری ڕەوەکانی مامۆستایان و فەرمانبەران و کارمەندانی تەندروستی دکتۆرە بەڕێزەکان. داواکارم لە خەڵک شقام بەجێ نێڵە شقام شقامی خەڵکە شقامی بنەماڵی تاڵبانی و بارزانی نەماوە ئەوانە دیکتاتۆرن خوێن ڕێژن خوێن مژن دزن زەردەن مافیان ئەو وڵاتان وێران کرد تکایە کۆتایی بەدەسەڵاتیەوانە بێنن. توێژی تەندروستی توێژێکی یەکگرتوین هەموو کە هەوڵانەی کە دەدرێت بۆ کە لێن خستنە درست خستنە نێوستافی تەندروستیەوە ڕەتی دەکەینەوە ئێمە بەردەوام دەبین تاوەکو بەدەستهێنانی حەق و مافی خۆمان. 27 ساڵە دزی دەکەن نامانەوێن ئیدین با بڕۆن پێیان ئەڵێن ئێمە بە قسەیەوە نەهاتووینە سەر شەقام بە قسەیەوەش ناینەوە بۆ وڵەکە بۆ داوامی خۆمان بەردەوامە بین بەردەوامە. وێڕای فشارەکان بۆ شکاندنی بایکۆت ناڕەزایەتیەکانی ئیدارەی ڕاپەڕین درێژەیان هەیە و هەر ڕۆژێکی نوێ لەو سنوورە گڕوتینێکی مەزنترە لای خۆپیشاندەران و دەنگە ناڕازیەکان بەرزتر دەبنەوە بەڕووی ئەو کار بەدەستانەی ماوەی 27 ساڵە ڕاهاتون بە برسیکردنی خەڵک و بردننی سەروەت و سامانی ئەم هەرێمە لە پێناومانەوەی خۆیان و حیزب و بنەماڵەکانیاندا. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام ڕاپەڕین.